ئەردۆغان لە هەولێر چی دەکات؟ ڕەجەب تەیب ئەردۆغان وەک یەکەم سەرۆک کۆماری تورکیا سەردانی هەولێری پایتەختی هەرێمی کوردستانی کرد. ئەم سەردانە ژمارەیەک ئاماژەی ئیجابی و پرسیاری لەگەڵ خۆیدا وروژاند. ئەمە دووەم سەردانی ئەردۆغانە بۆ هەولێر. یەکەم سەردانی لە ساڵی 2011 وەک سەرۆک وەزیرانی تورکیا بوو کە ئەو کاتە لەگەڵ مەسعود بارزانی بێکەوە فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێریان کردەوە. لە ماوەی سەردانەکەی پێشوو سەردانەکەی ئەمڕۆی ئەردۆغاندا چەندین ڕوودا و گۆڕانکاری گرنگ ڕوویان داوە. لەوانە هاتنی داعش، ئەنجامدانی ڕیفراندۆم، هەروەها ڕاگررتنی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان. ئەم سەردانە بۆ هەرێمی کوردستان کاریگەری و چەند ئاماژەیەک لەخۆ دەگرێت کە لەوانەیە لە میدیاکانەوە بە شێوەیەکی ئاشکرا باز نەکرێن. یەکەم، سەردانی ئەمڕۆی ئەردۆغان بۆ هەولێر لە کاتێکدایە کە هەرێم لەژێر بەزەیی بڕیارەکانی دادگای فیدراڵی و هەڕەشەی لێسەندنی شەرعەتی دەستوری دامەزراوەکانیدایە. هەر بۆیەشە سەردانیکردنی هەولێر ئاماژەیەکی ڕەمزیە بۆ پشتیوانی دەوڵەتێکی هەرێمی بۆ هەرێمی کوردستان. هەرچەندە بەلای بەشێک لە چاودێرانەوە ئەو پشتیوانیە زیاتر لە پشتیوانیکردنی پارتی دیموکراتی کوردستاندا خۆی دەبینێتەوە. دووەم، زیاتر لە 5 مانگ دەبێت هەڵبژاردننی پارێزگاکانی عێراق ئەنجام درراوە، بەڵام هێشتا پارێزگاری کەرکووک یەکلایی نەکراوەتەوە. تورکیا سەرنجی لەسەر ئەو پارێزگاها هەیە بە شێوەیە کە تورکیا دەیەوێت پارێزگاری کەرکووک لە خۆی نزیک بێت یان لە کەمترین حاڵەتدا پێی ڕازی بێت. هەر بۆیەشە بەشێک لە گفتوگۆکانی ئەردۆغان لەگەڵ بەرپرسانی بەغداد و هەولێر لە پشت دەرگا داخراوەکانەوە تایبەت بووە بە دیاریکردنی پارێزگاری کەرکووک. سێەم، پرسی پێکاتەکان کە لە هەڵبژاردننی چاوەڕوانکراوی پەرلەمانی کوردستاندا بووەتە چەقی ڕکابەری یەکێتی و پارتی و تام و دەستگا فدراڵەکانی عێراق، یەکێکی دیکە بووە لەو بابەتانەی ئەردۆغان ویستویەتی لە ڕێگەی فشارەکانیەوە پێگەیەک بۆ پێکاتەکان بگەڕێنێتەوە. هەڵوەشانەوەی 11 کورسی پێکاتەکان لە ناویشیاندا کورسی تورکمانەکان واتە دەستبڕینی دۆستەکانی تورکیا لە پێکهاتەی کابینەی داهاتووی حکوومەتی هەرێم کە ئەوەش کابوسێکە هەرگیز تورکیا نایەوێت خەیاڵی بکات. چوارەم، ڕاگررتنی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگای تورکیاوە لەلایەک و باسکردن لە پرۆژەی نوێی تورکیا بۆ هەناردەی نەوت لە ڕێگەی بۆڕیەکی دیکەوە جگە لە بۆڕی نەوتی هەرێمی کوردستان بەشێکی دیکە بووە لە ئەجێندای ئەردۆغان لە عێراق. کۆمپانیا تورکیەکان سودمەندی گەورەی هەناردەی نەوتی هەرێمن. تورکیا دەیەوێت بگاتە سازانێک لەبارەی ئەو قەرەبووی عێراق و کۆمپانیاکانی بەرهەمهێنانی نەوت داوای دەکەن. لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا ئاماژەی ئیجابی بۆ دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێم دەردەکەون، بەڵام نازانرێت ئایا لە دەرەنجامی سەردانەکەی ئەردۆغان ئەو پرۆسەیە دەست پێ دەکاتەوە یان نە. پێنجەم، داخستنی ئاسمانی تورکیا بەڕووی فڕۆکەخانەی سلێمانیدا. ئەو پرسەیە کە تورکیا تاگلایانانە بڕیاری لەسەر داوە. لە پێشوودا بەرپرسانی باڵای یەکێتی لەگەڵ ئەردۆغان و بەرپرسانی باڵای وڵاتە کۆبوونەتەوە، بەڵام تاکو ئێستا حکوومەتی هەرێم و پارتی لەسەر و پرسە هەڵوێستی ڕوونیان نەبووە. شەشەم، ڕوبەڕووبوونەوەی پارتی کرێکارانی کوردستان و هەماهەنگی تورکیا لەگەڵ عێراق و هەرێم یەکێکی دیکە بوو لە ئامانجە سەرەکیەکانی ئەردۆغان. دام و دەستگا سەربازیەکانی تورکیا چاویان لە هەماهەنگی زیاتری بەغدادا بۆ کۆنتڕۆڵکردنی ناوچە سنووریەکان و وەدەرنانی هێزەکانی نزیک لە پەکەکە لە شنگال و لاوازکردنی چالاکی ئەو پارتە لە سنووری سلێمانی. حوتەم، تورکیا بەردەوام کێشەی لەگەڵ ئاڵای کوردستاندا هەبووە، بەڵام دەرکەوتنی ئەو ئاڵایە لە سەردانی ئەردۆغاندا لە ساڵی 2011 و لەم سەردانشدا ئاماژەیەکی ڕەمزیە بۆ نەرمینواندنی ئەو وڵاتە بەرامبەر بە پرسی کورد. بەڵام بەشێک لە چاودێران وای دەبینن دەرکەوتنی ئاڵای کوردستان جگە لە ئاماژەیەکی ڕەمزی هیچی دیکە نیە و تورکیا هێشتا هەڵوێستی توندە بەرامبەر بە خەباتی ناسیۆنالیزمی کورد. بە بۆچوونی ئێوە ئەردۆغان بۆچی سەردانی عێراق و هەولێری کرد؟